باشە لەبارەی ئەم داواکاریەی ئیمانوێل ماکرۆن سەرۆکی فەڕەنساوە دەمانوێت گفتوگۆی زیاتر بکەین بەڕێز کارزان حەمید چاودێری سیاسی لە فەڕەنساوە لەگەڵمان دەبێت کارزان ئەم کاتت باش زۆر سپاس کە میوانی کوردستان 24 پێمان بڵێ کە بۆچی ئێستا فەڕەنسا وا دەخوازێت کە ئەوروپا کەمتر پشت بە دۆلار ببەستێت. سەرەتا فەڕەنسا نییە ئەمە لە کاتی ژەڕەڵ شارل دیگۆلە لە دوای جەنگی جیهانی دووەمەوە ڕۆژە استراتیجێتێک و سیاسەتێکی بەکارهێناوە کە بریتیا لە سەربەخۆیی و پاراستنی سەروەری فەڕەنسا لەلایەن جەمسەرەکانی ترەوە. فەڕەنسا ساڵانێکی زۆرە کار لەسەر ئەوە ئەکا کە یەکێتی ئەوڕۆپا یەکێتێکی سەربەخۆ کەتە و یەکگرتوو بێت، هیچ پەیوەندیەکی زۆر قوڵایی لەگەڵ ویلایەتە یەکگرتووەکانیان نەبێ و لە هەمان کاتیشە لەگەڵ هێزەکانی ڕۆژهەڵاتە کە بریتین لە رووسیا و لە چین. بۆیە ماکرۆن لەم سەردانشیدا بۆ چین کۆمەڵێک تەوەر، کۆمەڵێک استراتیجێت، کۆمەڵێک بۆ بەرهێنانی سیاسی ئابووری بەکارهێناوە، چونکە فەڕەنسا ساڵانێکی زۆرە بە تایبەتی لە دوای دەست بەکاربوونی ئیمانوێل ماکرۆن وەکو سەرۆکی کۆماری فەڕەنسا سیاسەتێک و استراتیجی میانڕەوی یاخود دیپلۆماتی بەکارهێناوە بەرامبەر وڵاتانی دیکە. باشە هێژای کارزان، یعنی هەمیشە وا دەبینرێ کە وڵاتە ئەوروپیەکان وەکو باخچەی پشتەوەی ئەمریکانە، یعنی لەسەر هەموو ئاستێک بە تایبەت لە دوای شەڕی ئوکرانیا و رووسیا ئەمە بوو جیهان بە زەڵاڵی دەرچوو. ئێستا ئەو سیاسەتەی یانژی ئەو پلانەی کە ماکرۆن باسی لێوە دەکا ئەمە پلانێکی فەڕەنسی یان بە گشتی ئەوروپیە، ئایا ئەوروپیەکان هەمویان یەکڕان یەک نەڕینیان هەیە، یعنی یەک پلانیان هەیە بۆ جێبەجێکردنی ئەو قسانەی یانژی ئەو استراتیجیەی کە ماکرۆن باسی لێوە دەکا؟ نازام تو بە سوورانیەکەی من پێدەکەن یان شتێکی تر هەیە؟ نا ببوورە بە پرسیارەکە ببوورە من بۆ پێ ناکەنم کە چۆقساکەی ڕێزداری بەڵەوە پێکەنم کە باخچەی پشتەوە نیە بەداخەوە بەڵکو باخچەی پێشەوە یاخود خەتی بەرگری ئەمریکایە ئەوڕۆپا بە شێوەیەکی گشتی، چونکە ئەمریکا لە زۆر سیاست بۆ پرۆژەیە یەکێتی ئەوڕۆپا بە شێوەیەکی یەکێتیەکە بەکارهێناوە، لە پاڵیەوە وڵاتشی بەکارهێناوە دژی دەیارەکانی خۆی. یعنی ئێمە بۆ نمونە ئەگەر باسی تەرازوی بازرگانی نێوان چین و یەکێتی ئەوڕۆپا وەکو کۆمیسیۆنێکی یەکگرتوو دوو بەرابەر یەکتریە بەڵکو زیاتریش، چونکە لە تەرازوی بەپێی ساڵی 2022 تەرازوی بازرگانی نێوان چین و یەکێتی ئەوڕۆپا 626 میلیارد بەرامبەر بە 230 میلیارد دۆلار بووە کە کەمترینی لەلایەن ئەوڕۆپا بووە. لە هەمان کاتە چین تەرازوی بازرگانی لەگەڵ ئەمریکا بە 537 میلیارد بەرامبەر 154 میلیارد بووە. ئەمە چینی کردو بە هێزێکی ڕکابەری ئەمریکا ناتوانێت بە تەنیا شەڕی چین بکە لە ڕووی ئابووریەوە لە ڕووی سیاسیوە، بۆیە پێویستی بەوەیە کە یەکێتی ئەوڕۆپا لە پاڵیەوە بن. ئەوەشمان لەبیر نەچێت وەکو بەشێکی وەڵامی پرسیارەکە ئەوەیە کە یەکێتی ئەوڕۆپا یەکگرتوونیە بۆ هەموو شتێک، لە هەندێک خاڵە یەکگرتوون ئەگینە لە کۆمەڵی شتە زۆر ناکۆکن و زۆر کێشەدارن، بەتە لە نێوان فەڕەنسا و ئەڵمانیا کە دوو هێزی سەرەکی یەکێتی ئەوڕۆپان. بەڵام ئەوەی کە هەیە سەرۆکی فەڕەنسا ساڵانێکی زۆرە لەبیرمانێت کە چەند ساڵێک ڕابردوو باس ئەوەیە کە ناتۆ مردووە. ناتۆ پێویستی بە دروستکردنی هێزێکی سەربەخۆیی ئەوڕۆپی هەیە. ئێمە وەکو ئەوڕۆپا پێویستمان بەس هێزێکی سەربەخۆی تایبەت بە ئەوڕۆپا هەیە. بەڵام لەم شەڕی ئۆکرانیا ئەمریکا هەمووی بەکارهێنا، هەموو قاغزەکان چۆنەڵێ پەڕەکانی هەمووی تێکەڵ کرد بە یەکتریە، ئەوڕۆپا یەکگرتەوە. بەڵام ئەوڕۆپا ئێستاش لەسەر ئەو حاڵەتانەی کۆک نین، هەندێک وڵات هەیە بە تەنیا پەیوەندیان لەگەڵ ڕووسیا زۆر بەهێزە، بە تایبەتی یۆنان مەسەلەن لە هیچ یاسایەکە لە هیچ بڕیارێکی یەکێتی ئەوڕۆپا کە سزا بێتە سەر رووسیا یۆنان ملکەتی نابێت، پەیوەندیەکی مێژووی لەگەڵ رووسیا هەیە. ئەمە یەک. دوو هەندێک وڵات هەیە دراوسەی رووسیا کە لەناو ئەندامی یەکێتی ئەوڕۆپا ئەمانە زەرمەند یەکەمن، بەڵام یەکێتی ئەوڕۆپا ناتوانێت هەمویان قەرەبوو بکاتەوە، چونکە ئێمە کە ئێستا قەیرانێکی ئابووری هەڵاوسانێکی گەورە هەیە لە هەموو دنیادا بە تایبەتی لە ئەوڕۆپا. ئەوڕۆپاش واتە
گیرپان واتە بژێوی ڕۆژانە هەر بژێوێک بۆ هەر هاوڵات یەک بچێ ئەگاتە قۆناغێکی خۆپشاندان ئەگاتە بەڕۆ ڕوخانە ڕوە. زۆر باشە کاک کارزان، ینی ئەوەی کە تا ئێستا باسمان کرد خۆتان دەزانن کە چین لە ڕووی ئابوووریەوە بە تەواوی بەشێکی زۆری ئابووری وڵاتانی ئەوروپا و جیهانیشی کۆنتترۆل کردووە، بەڵام لە ڕووی هێز و سەربازیەوە ئەمریکا هەژمۆنی زیاترە. کەواتاکرێت بڵین یەکێتی ئەوروپا چۆن دەیەوێت ئەم هاوسەنگیە ڕابگرێت هەم لە ڕووی ئابووری هەم لە ڕووی سیاسەتەوە، ینی وەکو ماکرۆنیش داوا دەکا کە پەیوەندیەکانیان لەگەڵ ئەمریکا با بەهێز بێت، بەڵام پاشەکشە بکەن لە ڕووی پشتبەستن بە دۆلار و ئابووریەوە. خانم ینی ئەگەر من خەبیری عسکەری نیم، شارەزای سەربازی نیم، بەڵام لە ڕووی سەربازیشەوە لە زۆر بواردا چین لە پێش ئەمریکا شوێ، بەڵام ئەمریکا سیاسەتی لێدان بەکارێت، سیاسەتی دارەکەیە، چونکە بە بێگەڕانەوە بۆ ئەنجومەنی ئاسایش ئێمە لە بێمان نەچێکی هێرش کردە سەر عێراق و کۆمەڵێک وڵاتی تر. بەڕحاڵ ئێمە ئەوە لە ڕووی سەربازیەکەمە قسەی لەسەر ناکەین، بەڵام وەکو باسمەوە کردووە فەڕەنسا بە تایبەتی وڵاتانی ئەوڕۆپا بەگشتی ئەیانەوێ پارێزگاریەک لە دراوەکەی خۆیان بکەن کە یۆرۆیە. تۆ چین ساڵانێکی لە دوای 2014ەوە چین توانی سەرکەوتنێکی گەورە بەدەست بێنێ کە دراوی یوان بکە بە یەکێک لە دراوە سەرەکیەکانی سندوقی نەختی نێودەوڵەتی و لە هەمان کاتە باقی نێودەوڵەتی، بەڵام لە بەرامبەر دەکە دۆلار بووە. ئێستا ڕکابەریەک لە بینی دۆلار و یوان خەریکە دروست دەبێت. ئەم یۆڕۆیە سبەینی ئەم دوو دراوە بەهێز بن یۆڕۆکە تیاچێ ئەوڕۆپاش نایەوێ دراوەکەی خۆی بکاتە قوربانی هاوپەیمانەتێکی ئەمریکا، چونکە خاڵێکەیە زۆر جار باسی ئەوە ناکرێت. لە دوای 2014ەوە کاتێک شی جینپینگ سەرۆکی چین پرۆژەی دروستکردن و بانقی شێرخانی ئابووری ڕائەگەیەنێ، زۆربەی وڵاتە هاوپەیمانەکانی ئەمریکا کە ئەندامێک هاوپەیمانێکی زۆر سەختن وەکو بریتانیا، فەڕەنسا، ئەڵمانیا، جگە لە یابان و کۆریا باشوور نەبێت، لەو وڵاتە نەبن، هەمویان ئەندامن لەو بانقەیە بە ڕێژەیەکی زۆر بەرچاو گەورە کە ئەمریکا زۆر فشاری خستە سەر فەڕەنسا بە تایبەتی بریتانیا کە ئەندام نەبن لەو بانقەیە، بەڵام بەشداریان کردووە کە بانقێکیان دروست کردووە کە ڕکابەری بانقی نێودەوڵەتی سندوقی نەقدی نێودەوڵەتی ئەکات. باشە ئەمە ترسە بۆ ئەمریکا، بۆی ئەمریکا ئێستا ئەزانێ تایبەتی ئەمە لە دوای دەسەڵاتدارێتی و ئیدارەی باراک ئۆباما دەستی ئەمریکا لە زۆر بوارە پاشەکشەی کردووە، چین خەریکە جێگەی ڕاکاتەوە، بۆیە ئەمە بۆ ئەوڕۆپا زۆر گرنگ کرد کە پارێزگاری لە خۆی بکات. باشە کاک کارزان، پرسیارێکی زۆر هەیە لەسەر ئەم بابەتە، بەڵام کاتمان نییە، بە کورتی دەمەوێ وەڵامی ئەوەشمان بدە ئەگە ئەزیەت نەبێ، یعنی نێزیک بوونەوەی وڵاتانی ئەوروپی لەگەڵ چین لەم کاتەدا کە هێشتا شەڕ لە نێوان ئوکرانیا و رووسیا هەیە و وڵاتانی پشتگیری ئوکرانیا دەکەن، هەم وڵاتانی ئەوروپی بەگشتی وڵاتانی ڕۆژئاواییە، دەتوانرێ ئەوها ببینرێ کە لەم کاتەدا یانیش لە کاتێکی تردا دەکرێت پەیوەندیەکانی نێوان وڵاتانی ئەوروپی و رووسیاش ئاسایی ببنەوە، یانجی ئەو گرژیەی کە ئێستا هەیە نەمینێ؟ لە ڕووی دیبلۆماسیەوە پەیوەندەکان وەکو خۆیان هیچ کێشەیەکیان تەنها لە ڕووی هەڵوێست و لە ڕووی موقفی سیاسی و ڕسمیەوە کێشەکانیان هەیە لەگەڵ رووسیادا، بەڵام زۆربەی وڵاتە ئەوروپیەکان لەوە گەشتونەتەوە قەناعەتە، گەشتونەتە ئەو باوەڕە کە چین ڕۆڵێکی سەرەکی هەیە، ڕۆڵێکی گەورەی هەیە بەرامبەر رووسیا، بۆ چونکە ئاڵوگۆڕی بازرگانی رووسیا و چین زۆر بەرزە، بە تایبەتی لە بواری وزە ئەوانە ئەیانەوێت لە ڕێگەی چین و پێش ئەوەی چین ببێ بە هاوپەیمانێکی ئاشکرای رووسیا ئەیانەوێت چین ڕازی بکەن بۆی ڕۆڵێکی سەرەکی هەبێت لە ڕاگرتنی ئەم شەڕە، باڵانسێک دروست بکات. چینش ئێستا ڕۆڵێکی سەرەکی ئەیتوانێتی سەرکەوتوش بووە لە بوارەیە بە تایبەتی لە بینی خۆی یەکێک لە داواکاریەکانی ماکرۆنیش لە چاینا هەمان ئەو داواکاریە بوو کە جەنابتان باسی لێوە کرد، گەڕانەوەی ئاشتی بۆ ئوکرانیا بە نێوەندگیری چاینا لەگەڵ رووسیا. زۆر سپاس دەکەم هێژای کارزان حەمید چاودەرێ سیاسی لەبەر کاتەکە ناتوانین زیاتر قسەکانت وەربگرین، ئەم کاتت باش.